درسك هر درباري قرآن أكما دو فرع یەکێکیان تەکمیلەیەکی مۆزوعی دوێنەشە کە هەندێک برا پێیان وا بوو زۆر سەریع باسمان کردووە. ئەویش هەروەکو وتم سەبەبەکەی ئەوە بوو کە ئەزانم حاجی شەماڵ خوا جزای بداتەوە زۆر بە تەفسیل باسی ئەو ئایەتانە ئەکا، ئەو ئایەتانەی کە باسی شتی عیلمی ئەکەن مەجالێکی زۆرتریانەوێ. بەڕاستی چەند کەسانێکی ئاوا متەفەرریغی بێت، چونکە هەر خۆی لە خۆیان یەک لەسەر حەوتی قورئان ئەو ئایەتانن کە دەربارەی ئیعجازە عیلمیەکان باسەکەن. 750 ئایەت دەربارەی ئەم مەسئلە عیلمیانن کە تازە کەشف کراون. مەسەلەن دەربارەی ئاسمانەکان، دەربارەی ئەستێرە، هێزی ڕاکێشان، مەسافەی نێوانیان، احتیکاک، یان دەربارەی ساڵی تیشک، دەربارەی ئەستێرەکان، خەڵقی ئینسان، توشبوونی نەخۆشیەکانی، علاقەی نێوانی عیبادەت و ئەم شتە عیلمیە تازانەی لە ئینسانە کەشفەکرێ، لە دایکبوونی مناڵ، پێشتر گەشەکردنی کۆرپەیی، پێش ئەو پیتاندنی یان پیتانی هێلکۆکەکە، هەروەها دروستبوونی نوتفە، ئەو شوێنەی کە ئەو نوتفەی تایە، هەروەها دەربارەی حەمل، دەربارەی شیردان، دەربارەی چیاکان، دەربارەی ئاو، هەوا، زەختی هەوا، هیدایەتدانی ئینسان کە پەیوەندیان بەو شتانەوە هەمووی چییە. والحاصل مۆزوعاتێکی زۆر زۆرن، 750 ئایەت دەربارەی ئەم مەسئلانە هەن.